سەلمان ڕوشدی نووسەری ڕۆمانی ئاەتە شەیتانەکان دوای نزیکەی 9 مانگ لە بریندارکردنی بە چەقۆ. سەلمان ڕوشدی جارێکی تر لە نیویۆرکی ئەمریکاوە دەرکەوتەوە. ئاندۆریا وێلیا بەڕێوەبەری کارەکانی ڕوشدی دەڵێت ئەو کەسەی پەلاماری ڕوشدیدا 15 چەقۆی بە مەبەستی کوشتن لە سنگیدا بوو. ڕوشدی لە دایکبووی ساڵی 1947 وڵاتی هیندستانە لە وڵاتی ئەمریکا نیشتەجێیە. بە نووسینی کتێبی ئاەتە شەیتانیەکان لە ساڵی 1988 ناوبانگی دەرکرد. هەر دوای بڵاوبوونەوەی کتێبەکەی هیندستان ڕێگەی لا گەڕانەوەی ڕوشدی گرت و لە جیهانی ئیسلامیشدا دەنگدانەوەیەکی گەورەی بە دوای خۆی داهێنا. بەو پێیەی ڕوشدی لەو ڕۆمانەدا ڕەخنەی جددی لەسەر ئایەتوڵاکانی ئێران باس دەکات و شۆڕشی ئیسلامی ئێران بە شۆڕشی شەیتانی ناو دەبات. ئەگەرچی جیهانی ئیسلامی ڕۆمانەکە وەک دژەدین سێر دەکات، بەڵام ڕۆمانەکە دەرگیرە لەگەڵ شۆڕشی ئیسلامی ئێران و ڕەخنەی جددی لە ڕێبەری ئەو کاتی شۆڕش دەگێڕێت. پێشتریش ڕوشدی بە کتێبی مناڵانی نیوەشە و لە ساڵی 1982 ڕەخنەیەکی زۆری لە هیندستانی دوای سەربەخۆیی گرت. ڕوشدی ئەم جاریان بە عینەکێکی تاکەوتاکی ڕەش و ئاویەوە لە سەر فەرشی سوور دەرکەوتەوە. مەراسیمێکی ڕێزلێنانی لە لایەن ئەمریکاوە بۆ ڕێکخرا بوو. بە زمانەکانی ئیسپانی و فەڕەنسی و ئینگلیزی لە بەردەم ئامادەبوانی مەراسیمەکەدا گوتی نابێت لە تیرۆریزم بترسێن. ئەم نووسەرە 9 مانگ لەمەوبەر بە چەقۆ هێرشی کرایە سەر و دەستێکی لە کار کەوت و چاوێکی لە دەستا. ئەو هێرشە ڕۆژئاوایەکانی تۆشی شۆک کرد، بەڵام لە لایەن وڵاتانی وەک ئێران و پاکستانەوە ستایش کرا. سەلمان ڕوشدی لە ساڵی 1989 لە ژێر هەڕەشەی فتوای کوشتندایە کە لەلایەن خومینیەوە فتوای کوشتنی درا و پاداشتێکی بابڕی 4 ملیۆن دۆلار بەخشی بەو کەسەی سەلمان ڕوشدی بکوژێت. ئەمەش تەنیا لەبەر کتێبی ئاەتە شەیتانیەکان بوو کە خومینی بە دژی خۆی و دینی دەبینێت. هادی مەتاڵ ئەو کەسە بوو نزیکەی 15 چەقۆی لە ڕوشدیدا لا سەر پرۆفایلی فەیسبووکەکەی وێنەی خومینی دانابوو. کاردانەوەی گەورەی لێکەوتەوە، بەڵام ئێران هەر ئەو کات ڕایگەن کە هیچ پەیوەندێکی با ڕووداوەکە نییە، بەڵام ئیدانەی هێرشەکەشی نەکرد.